داتاکانی کۆمپانیای دیلۆیت دەربارەی هەناردە و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان پرسیار و گومانی زۆر لەسەر دروستیان هەیە، با تایبەت کە خودی راپۆرتەکانی ئەو کۆمپانیایە ئاماژەی ئاشکرایی تێدایە کە ئەمانە داتای وردی بڕی نەوتی بەرەمێنراوی هەرێم و داهاتەکەی نین. خودی کۆمپانیای دیلۆیت لە تێبینیەکانی پەیوەست بەو داتایانەی ناو راپۆرتەکەی دەڵێت وردبینی و دروستی تەواوی زانیاریەکان پشت دەبەستێت با بەڵگەنامەی پێشکەشکراو لەلایەن هەموو لایەنە پەیوەندیدارەکانەوە کە لایەنە پەیوەندیدارەکان پێک هاتوون لە بەرهەمێنەرانی نەوت، پاڵاوگەکان، بازرگانانی فرۆشی نەوت، بەکارخەری بۆری نەوت و وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. لێرەدا پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا کێ وردبینی لە داتاکانی ئەو لایەنە پەیوەندیدارانە کردووە؟ بێگومانەوە کێشەیەکی چەند ساڵەی بەرەمێنانی نەوتە لە هەرێمی کوردستان و ژمارەیەک بەرپرسی باڵای حیزبە دەسەڵاتدارەکان نەبێت هیچ کەسێک ئاگای لە وردەکاری گرێبەستە نەوتیەکان و بڕی نەوتی بەرەمێنرا و پرۆسەی هەناردە و فرۆشتنی نییە. ئەمە ژوا دەکات گومان لەسەر دروستی ئەو داتایانە هەبێت کە کۆمپانیای دیلۆیت دەیخاتە ڕوو. لە ساڵی 2015 یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان دەرکراوە، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم نەچوەتە ژێرباری دامەزراندنی ئەو سندوقە کە تێیدا داهاتی نەوت هەڵدەگیرێت و چۆنێتی بەکارهێنانی دیار دەبێت. هاوکات دیوانی چاودێری دارایی هیچ زانیارێکی وردی لەسەر بەرەمێنان و فرۆشتن و داهاتی نەوتی هەرێم لا نییە. ئەمە ژوای کردووە کۆی پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستان ناڕوون بێت و هیچ کام لەو داتایانەی دەخرێنە ڕووجێگەی باوەڕ نەبن. کۆمپانیای دیلۆیت کە بڕیار بوو وردبینی لە پرۆسەی نەوتی هەرێم لە ساڵی 2014 دەست پێ بکات، بەڵام تا ئێستا هیچ راپۆرتێکی سەبارەت با پرۆسەکە بەر لە 2007 بڵاو نەکردووەتەوە. هەروەها دڵنیا نەبوون لەو داتایانەی کە بەدەستی دەگات. وای کردووە کە دیلۆیت لە هەموو راپۆرتێکی خۆیدا بڵێت لە هەر نادروستی و کەم و کوڕێکی داتا و زانیاریەکانی جگە لە حکوومەتی هەرێم بەرامبەر هیچ لایەنێکی سێم بەرپرسیار نییە. ئەمە ژوای کردووە هیچ کەس و لایەنێک نەگات بە وەڵامی ئەو پرسیار و گومانانەی لەسەر راپۆرتەکانی هەن. ناڕوونیەکی دیکەی داهاتی نەوت ئەوەیە کە راپۆرتەکانی دیلۆیت تەنیا فرۆشتنی نەوت بە بۆری و پاڵاوگەکانی ناوخۆ دەگرێتەوە. لە کاتێکدا چەندین ساڵە ڕۆژانە دەیان و پێشتر سەدان تانکەر نەوت لە ڕێگەی دەروازە سنووریەکانەوە ڕەوانەی دەرەوە دەکرێن و داهاتیان دیار نین. سەرەڕای هەموو ئەوانەش بە پێی راپۆرتی دیلۆیت لە 6 مانگی یەکەمی ساڵی 2021 حکوومەتی هەرێم بە بەهای زیاتر لە 4 ملیار دۆلار نەوتی فرۆشتووە، بەڵام بڕی 2 ملیار و 300 میلیۆن دۆلاری بۆ خەرجی ڕۆیشتووە. تەنها 1 ملیار و 700 میلیۆن دۆلار بۆ حکوومەت ماوەتەوە. بەشێکی زۆری ئەو پارانەش بۆ کۆمپانیەکانی بەرپرسە حیزبیەکان دەڕوات. هەروەها نرخی فرۆشتنی نەوتی هەرێم بە بەراورد لەگەڵ نەوتی برێنت لە بازاڕی جیهان و نەوتی عێراق بە شێوەیەکی بەرچاو کەمتر دەفرۆشرێت. بە جۆرێک هەر بەرمیلێک بە 12 دۆلار کەمتر دەفرۆشرێت. هاوکات عێراق مانگانە وردەکاری پرۆسەی دەرێنان و هەناردە و فرۆشتنی نەوت دەخاتە ڕوو، بەڵام حکوومەتی هەرێم ئەو کارە ناکات.